ئەمانجیمە ئەوەیە منداڵەکان زۆری دوورکەونەوە لە شاشە یعنی لە یاری ئەلکترۆنیەکان زۆر دوورکەنەوە. سڵاوت لێبێ جەنابەت ئەو یاریانی کە هاتە زۆری یاری هیزریە جا باسی دووسە یاری بۆ کەوزانم یاریانە چین چۆن دەکرێن بۆ چتەمەنە گونجاوە سەرتا سڵاتان لێبێ بەخێربێن. یاریەکانی مە یاری فکرینە یاری جۆرا جۆرن ینی بۆ هزری مشکوم دا تەرکیزی منداڵە ینی هەدەفشمانەوە لە ئامانجیمە ئەوەیە منداڵەکان زۆری دوورکەونەوە لە شاشە یعنی لە یاری ئەلکترۆنیەکان زۆر دوورکەنەوە. ستە بۆ نمونە ئەم یاریەمان هەیە ئەم یاریەمانێ پێشبڕچەی ئیمۆجیەکانی پێ دەڵێن چوار ئەم یاریان پێشبڕچەی ئیمۆجیەکانە چوار کەس دەتوانانی بیکە بۆ سەروی 5 ساڵیش دەبێ ڕێخستنەکانە چەند کارتەچی لەگەرە دابەشیەکەی هەر کەسۆ بەپی ئەو کارتەی شێوازەکەی دروست دەکاتن بەپی ئەم کارتە شێوازەکە دروست دەکات چی زووتر تەواوی کە جەڕەسەکە لێ دەداتن. بۆ منە ئەو کارتە بۆ دەردەچێت بەڵێ ئەو کارتە ڕادەچێشی ینی حکەمەکی دەبی هەبێتن کارتەکەی کە تەوزە دەکا ئەو شێوازە دروست دەکەی وەکو ئەمە چێ زووتر تەواوی کرد پێشبڕچەکە دەباتەوە. ئەو خانووی بەردەمی خۆت ئەمەیان میکانۆی خانووە 128 پارچە پێکاتوە کە تەلۆ کوشتی خۆی لەگەرە دەتوانی شێوازەکان دروستی بکەیەوە هەم بۆ تەرکیزی مناڵ و غافڵکردنی منداڵ بۆ غافڵکردنی منداڵ بەکاردێتن. وامان شێوە ئەمەیان یاری وێنە شاراوەکانە زاری لەگەڵا چەند خاڵت بۆ دەرچێ وێنەکان سراوژێڕەکەی کە بزانیت چەند دوو وێنەی تێدا وێن هەم بە شێوەی ئاژەڵی و بە شێوەی میوەکانە ئەمە شێوە میوەکانە زارەکەڵ دەوێت چەند وێنێت بۆ دەرچوو لای دەدێ لاچی بنن بۆ دەرنەچوێنەکەت سراوژێر دەکەی سڕی بەرامبەرەکەت دێ باشایی ئەویان چۆن ئەوە میزەڵانی تێداوە ئەم میزەڵ ئەمە ژیاری پێشبڕچەی نێوان دوو نەفەر بەکاردێ زارەکی لەگەڵا ئەم زارە هەڵ دەدەی لۆن ئێستا 5 خاڵ لە بۆ دەرچی 5 تەڵقەی لێ دەدەی نابی دەبدەبەکە بتەقیتن دەبدەبەکە بتەقێ دۆڕای بەڵێ باشە ئەو یاریانە خۆت جا بۆ منداڵ خۆت بەشەشی بۆ گەورەکانیش دەبێت کێشەی نییە بۆ پێشبڕچەی گەورەیەکان زۆری ئێستامە یاری عایلیە ئەم یاری هەندبێنزە لاستیقێکی بەسەر دۆ دەکەی لۆنونە ئەو بابەتانەی تێدایە لەسەر نونە تۆپە دەری من چیم لەسەری خۆ دەکەت و لێت لە تو دیار نییە لە بەرامبەرەکە دیارە پێڵەی شتەکان لێ نزیک دەکەی دەری ئایانە لێ مرۆڤن یان ئاژەڵە یان بابەتی ڕۆکچیەکانی تێدایە ئەم شێوازەیە تاوەکو دیار دەکەیت لەمەش لە نێوان تاوەکو 7 کەسیش ئاماژە پێکرێت تا 7 کەسیش گەمە یاری پێ بکەم بەڕێزی ئەمەش یاری پەزلەکانە ئەم پەزلیان لە 1000 پارچە پێکاتوە ئەنی یاریەکە زۆر وردە یعنی بۆ دەرێ بەخۆی بۆ 8 ساڵی سەری 8 ساڵ گەمە پێ بکەیت شتەکەی زۆر وردە ئەنی دەبی ئەو شێوازەش دەربچی ئێستا ئەم ڕسمی ئاسکەی دەبی لێ دەربچیتن کە لە 1000 پارچە شتەکەی زۆر وردە ئەنی دیقە و تەرکیزی زۆری دەوێتن. باشە بۆ ئشکردن لەوانە چەندی کات دێ بۆن مەگە کەسێک بێوشتەشی وە دەگەڕێت سەر تەرکیز و زیرەکی شخصەکەی بەڵێ ینی ئێستەمەش پەز دەکرێت دەتوانانی لە سەری 3 ساڵەگەن کە لە 6 پارچە پێکاتوە